بۆیە ئافرەت کە پیاوێک هاتە داوای هاوتای خۆی بوو تواجبە لەسەر بیدەی ئەمە حەدیثی لەسەرە إذا أتاكم من ترضون دينه وخلقه فزوجوه هەر کەسێ هاو بۆ داوای کچێکتان دین و ئەخلاقیتان دا لە قورئان و سنت لێی دەرچوو نەک بیان لە دەمی خەڵک لە دەمی خەڵک ئەوە غەڵەتە دوای ژەڵێ بەڵا خۆ وتی کوڕی چاکە وا دەرنەچوو بەرۆ بێ لە قورئان و سنت بەوا دەرەکەوێ دینەکەی ڕاوەستاوە لەگەڵ ئەخلاقەکەی یە لە کێ پرسێ لە یەکێ پرسێ ساڵی جارێک کوڕەکەی دیوە هەڵا دراوسێتی ئەی ناسێ کوا دراوسێ ئەمڕۆ دراوسێ ناسێ دراوسێمە بە هەفتە دەموچاوی نابینم بەچی بیناسە بەمانگ دەموچاوی نابینم بەچی بیناسە بەچی ئاگام لە حاڵی بێ نەخێر هەڵسەنگاندنی جوام کە بۆ ئەخلاقی بۆ دین باشە چۆن کاسپیەکت بۆ عەرزەکەنەوە ئەم کەسابەتە هەیە ئەیکەی ئەڕۆی کێو کەسابەتی کردو لێ پرسی دیراسەیەکی وردی ڕێگاکەیەکی دیراسەیەکی وردی کاڵاکەکەی دیراسەیەکی وردی بازارەکەی دیراسەیەکی وردی مشتریەکەی کاکە کچەکەت لە کاڵایەک بە نرختر نییە لە کەسابەتێ بە نرختر نییە هەڵیمێرە دەسی نامەردێ دین و ئەخلاقی بپێوە بە قورئان و بە سنت باشە ئەگەر دینەکەی ئەو دینە بوو کە خوا ئەیەوێ لە قورئانە ئەمە باش ئەگەر ئەخلاقەکەش ئەو خلاقە بوو کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم هەی بۆ ئەمری پێکردووە باشە بی دەرێکچ جا فەرمێکی فزوجوه پێی بدەن کچەکەتان یعنی واجبە خاوەن دین و ئەخلاق باشە کە لە قورئان و سنەتە چەسپا و سەلما و موافقیەتی واجبە لەسەر کچەکەی بیتی چونکە فەرمی لا تفعلوه ئەگەر نەیدەن چی ڕۆیە تكن فتنة في الأرض فتنة لسر زي بربابة وفساد عريض فسادێکی زۆر بربڵاویش ئەمڕۆ کە ئەو پێوەرەشکێنراوە أمره عليه إذا أتاكم من ترضون شهادته ماله سيارته أهله جماله هل بيعوهات دعواتان جوان بو طاشي بيبكن دين شي واخلاقي شي سعري باش وجرام بهاي بيبو شي بيبكن دين شي واخلاق شي هل بيعوهات دعواي كستان بلو باي هبو شهادي هبو دين شي واخلاق شي بيبان تا باري هبو بيبان تا دینی چی ئەخلاق چی دوای ژێتەوە مەساجان الله ئەمە پیاوە ئاوا کچمان ئاوای لێکرد دوای لێکرد بۆ نەدا بە دین و ئەخلاق بۆ پارەتدا من خەڵک هاتووە پێم وتو تو مەسوێنم بۆ بخۆ لەبەر چی پێدا خۆ تۆ زانی نوێژ ناکە خۆ تۆ زانی چاو باش قەڵە دوکانی ئەوەی هەیە و خەریکی ئەمەیە بۆ پێدا بۆچی پێدا سوێنم بۆ بخۆ دەی بڵێ لەبەر ئەوە پێماوە سوێن بەخوا نەیوێراوە تێتی سوێن ناخۆ خوي زين لبن وصحتك الدنيا أي بيا تو مسيون مبوب خو لبر دين بيدا وعد بتداخلك مو كيش رجع ولا مسيون نخواردو تدينا يخوم لبر دين بيمنا يتر كيش بو أهني تو بولا دين دواي بو خد أكيد بكيش بو دين دواي كتب دين هلا سايدا بنيشي أمره كزواج بن أخا كي تقدر ولا سلو بن أغاني رسول الله صلى الله عليه وسلم فرماني بيكردو لسلب بن أغايا كخلقو کچان و کوڕان و باوکان و دایکان هەوا ئارەزویانەی خوازێ ئەو هەموو تەلاقی لێکەوتۆ کە ئەمڕۆی بین دیگە ئەگەر ئەو زەواجە لەسەر قورئان و سنت بێ و هەموو تەلاقی لێ ناکەوێتەوە ئافرەتێکی بۆ لای ابن مەسعود فەرمێ لە مێردەکەم جیا بمەوە فەرمی بۆ جیابیتەوە وابزانم خوشکی خۆیەتی ئەفەرمێ عاشقی نیم پیاوی چاکە دیندارە ئەڵێ لا أعيبه في دينه ولا دنياه هیچ عیبێکی نادا مەپاڵ بڵێم لە دینیا لە ئەخلاقیا خراپە ئەو پەڕی چاکە بەڵام دڵم نایخوا دڵم نایبە ئەمێ پیاوێک بێ عاشقی بم و ئەنجا لەگەڵیا بژن ئاواڵێ ابن مسعود فەرمێ جیابەرەوە ناوەڵە مادام دین و ئەخلاقیە بەرەکەت لەوایە نییە کە دڵی خوازێ هەر کوردەواری خۆماڵێ دڵ مێشە لەوە ژەنیشێ وی برکت لوای که الله جل جلاله دیاری کردو نگ لوای الله خوازه افرمی بو همو ماله لسر او عشق و غرامیات و خوشویستی بنیان دراوه نه والله زوربه مالکان لسر دین بنیان دراوه بو سرکوتو بو نیه داوای جاگ بو نوبکی بجورو لای نچه ولا شي دعاء بخير وبركه بوي جابوا براسی اساس لسر دین بخير وبركه نقل اساس لسر او بابتانه بك امره لشعر له القوف لي مغوراني يبيني
أساس لسر قرآن به نق هلقو فليم وقراني أو نتيجة زواجك كلسر هلقو فليم وقراني أي بيني هذا كم بزانن عليت لهر ساعاتك دوانزة جنوميات لعراق جابنو لهر ساعاتك دوانزة دانا جنوميات لعراق جابنو سبب ايش يعني روجي شنكا حسابي قبل 4 ساعات زور كان روجي نزيكي حفتا بين جشتا خزانك جابنو الكتري سببك يا كلا دينيه جابوا افرمين اگر هاتو او پیاوە دیندار بوو وەژنەکە ئەوی ئەویست و پیاوەکەش ئەوی ئەویست ئەوە واجبە لەسەر بیدەیتەوە نەک بیگری بڵێ نایدەمەوە خۆی ئەسڵی ئاەتەکە بۆ سەحابەیە دابەزیوە سەحابەیەکی تر خوشکەکەی تەلاقەدا کە تەلاقی ئەدا عیدەکەی تەواوە بێ لە لای نایگێڕێتەوە کە نایگێڕێتەوە دوای عیدەکە ئەچێ بیگێڕێتەوە ئەڵێ نادەمێ کچم مایتێ و بە پیاوم زانیت و ماڵ و حاڵم بۆ کردی و یارمەتیشە مای و هاوکاریم کردی کەچ تەلاقتدا نایداتەوە ئەم پیاوەشە چێ بۆ لای ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ئەفەرمێ ئەو خوشکەکەیم ناداتەوە فەرمێ ئەوەلی ئەمری خوشکەکەیەتی باوکی نەماوە ئەوەلی ئەمری ئەوە کارەکە بەدەزەوە هیچ ناڵێ تا ئەم ئاەتە داوەڵەزێ کە ئەم ئاەتە داوەڵەزێ ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم سەحابەکە بانکە ئاەتەکەی بەسەرا خوێنێتەوە هیچ بڕیارەدا خوشکەکەی بۆ بژێڕێتەوە جابوا براستي مسألة عضل مسألة قرصة لزواجه